لە سێبەری باوەڕدا بەرجی یەکەم نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولان. بوونی ڕۆح و فریشتە و جنۆکە و شەیتانەکان. یەک، بوونی ئەم بەدیهاتوانە لە ڕوانگەی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەرمانەوە شتێکی چەسپاوە. سەرجەمی ئەو بەڵگانەی کە دەیسەلمێنن قورئان گوفتاری خوایە و حەزرەتی محەممەد نێردراوی ئەوە لە هەمان کاتدا بەڵگەشن لە سەربوونی ڕۆح و فریشتە و جنۆکە و شەیتانەکان. ئەو کەسەی نەتوانێت ئینکاری ئەوان بکات ناتوانێت ئینکاری ئەم بابەتانەش بکات، چونکە ئەم بابەتانە لە چەندین بۆنەی جۆرا و جۆردا لەلایەن قورئانی پیرۆز و فەرمودەکانەوە هەڵوێستەیان لەسەر کراوە و بوونیان پشت ڕاست کراوەتەوە. بەڵێ، بابەتی بوونی ڕۆح و فریشتە و جنۆکە و شەیتانەکان بە بەڵگەگەلێکی بەهێز و پتەوی لەم جۆرە پشتیوانی دەکرێن. ئەگەر لە بابەتی بوونی فریشتە و جنۆکە و شەیتاندا کە سەردەسەی جنۆکەکانە هیچ بەڵگەیەکی تریش لە مەیداندا نەبێت، ئەوە وەکو زۆرێک لە بوارەکانی تر بەڵگەی قورئان و فەرمودە پیرۆزەکان سەر و زیادە، چونکە ئەوە 14 سەدەی ڕەبەقە نەتوانراوە هیچ جێکێک لە گوفتارەکانی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم و قورئانی پیرۆز بە درۆ بخرێنەوە و پێچەوانەکەیان بسەلمێنرێت. ئەوە تا دەبینین قورئان لە شێوەی پوختە و پێڕزدا هەواڵ لەبارەی سەرجەم دۆزینەوە زانستیەکان و یاسا نەگۆڕەکانەوە دەدات، کەواتە بوونی فریشتە و جنۆکەکانیش بە ئەندازەی بوونی خۆمان بەڵگەنەویستە و هێندەی ڕاستیەتی قورئان و پێغەمبەرایەتی پێغەمبەریش ڕاست و حاشا هەڵنەگرە. ئەوانەی کە باوەڕ ناهێنن تەنها لە ئەنجامی غرور و خۆ بە گەورەزانین و کەللەڕەقی و بڕیاری پێشین و دژمنایەتیان بەرامبەر بە قورئان و ئیسلام گرفتاری حاڵەتێکی نامۆی لەم جۆرە دەبن. 2. ئەوەی کە ئێمە ناتوانین ئەم بوونەوەرانە ببینین نابێت بە بەڵگە لەسەر نەبوونیان. توانای بینینی مرۆڤ لە چاو هەموو بووندا ئێجگار کەم و سنووردارە، کەواتە مرۆڤ ناتوانێت بە شتێک بڵێت بوونی نییە تەنها لەبەر ئەوەی کە خۆی نایبینێت. چەندەها شت هەن لەگەڵ ئەوەدا کە لە بوونیان دڵنیاین کە چی نایان بینین. نەبیندان نابێت بە هۆکاری نەبوون. زۆرێک لەو شتانەی تا دوێنێ بەلامانەوە نەزانراو بوون ئەمڕۆ ئیدی لە پێڕی زانراوەکانن، بەڵام لەبەر ئەوەی شتە زانراوەکان دەرگا دەکەنەوە بەڕووی چەندەها نەزانراوی دیکەدا، ئەوە ناچارین بە هەمیشەیی چارۆکە بەڕووی دەریای شتە نەزانراوەکاندا هەڵبدەین. بێگومان دەکرێت ئەم تێبینیە بەسەر ئەم بابەتە تایبەتیەشدا جێبەجێ ببێت. 3. ئەم بوونەوەرانە لە چوارچێوەی ناسین و زانین و بینینی ئێمەدانین. ڕۆح و فریشتە و جنۆکە و شەیتانەکان لە ڕەهەندی ئێمەدانین هەتا بتوانین بیان بینین. ئێمە بە یارمەتی ئەندام و کۆ ئەندامەکانمان تەنها دەتوانین ئەو بوونەوەرانە ببینین کە لە ڕەهەندی ئێمەدان، چونکە تەنانەت یەکەی پێوانە بە گوێرەی دۆخی تایبەتی بوون و بوونەوەر دەگۆڕێت. ئەو کەسەی دەیەوێت ئەو بەدیهاتوانە ببینێت کە مادی نین و سەر و جیهانی فیزیکن و دەیەوێت دەستیان لێوە بدات و هەست بە بوونیان بکات، حاڵی لە حاڵی ئەو کەسە دەچێت کە دەیەوێت بێ ئەوەی دەستی بخاتە ناو ئاگر یان گەرمی پێوێک بەکار بهێنێت پلەی گەرمی ئاگر بپێوێت و هەستی پێ بکات، چونکە هەردووچیان ڕێگایەکی هەڵە بۆ گەیشتن بە ئەنجام دەگرنەبەر. 4. ڕۆح لە مرۆڤدا کە گەردوونی بچووکە وەکو فریشتە وایە لە گەردوونی گەورەدا. لە گەردووندا مانە و ڕۆح باڵا دەستا نەک مادە، و یەکەم شتیش کە بەدی هێنراوە دژە مادەیە نەک مادە. سەرەتا چەند ماهیەتێک دروست کراون بۆ ئەوەی ببن بە قاڵب بۆ نور و ڕۆح و مادە. ئەمە بۆ هەموو بوونەوەران هەر لە بچووکترینەوە هەتا گەورەترین بەم شێوەیەیە، و دواتر وجود لە ماوەیەکی دیاریکراودا بە گوێرەی ئەو قاڵبانە شکل و شێوەی وەردەگرێت. لە بووندا قەدەر و پێوەرێکی ماتماتیکی و نەخشە و پرۆگرامێک فەرمانڕەوایە. لە سایەی یاساکان و بڕیاری دەستورە نەگۆڕەکاندا هەموو شتێک بەڕێوە دەچێت و دەپارێزرێت و چاودێری دەکرێت. لە پشتی هەموو شتێکی بینراوەوە هەست بە بوونی هەندێک هێزی نەبینراو دەکرێت. بۆ نمونە، ئەگەر لە زمانی ناوچێک تێبگەیشتینایە و ئەویش لە زمانی ئێمە تێبگەیشتایە، لەوانەشە تێبگات،
لێمان دەپرسی دەتەوێت ببیت بەچی؟ ئەویش لە وەڵامدا دەیوت درەخت و لە کۆتاییشدا دەبوو بە درەخت، نە گۆڕانی وەرزەکان و نە تێپەڕبوونی سەردەمە جیاوازەکان بەسەریدا و نەگواستنەوەی لە شوێنی خۆیەوە بۆ جێگایەکی تر، نەیان دەتوانی قسەکەی بە درۆ بخەنەوە، چونکە گۆڕانی ناوک بە درەخت یاسایە. هەنووکە ئایا ئێمە دەتوانین ئەم یاسای بوون بە درەختەی نێوناوک ڕاوە بکەین؟ نەخێر. کەواتە ئینکاری بوونی دەکەین؟ بێگومان نەخێر. ئەو بایەی کە هێندە نەرم و ناسکە کە بە چاو نابینرێت، کەچی هەندێک جار ئەوەندە بەهێزە کە درەختەکان ڕیشە چێژ دەکات و سەقفی قرمیتی خانووەکان هەڵدەگرێت. ئایا ئێمە پاش ئەوەی کە ساڵانە شایەت حاڵی سەدان ڕووداوی لەم شێوەیە دەبین، تەنها لە بەرنەبیندانی دەتوانین ئینکاری هێز و توانای با بکەین؟ کاتێک کارەبا پەیوەست دەکرێت بە سیستەمێکی دیاریکراوەوە، ئیدی هەر کەسێک پەنجە بە دوگمەکەیدا بنێت کارگەیەکی زەبەلاح و ئامێری گەلێ گەورە بەگەڕ دەخات. بەڵام ئێمە تەنها لە ڕێگەی ئەنجام و بەرهەمەکانیەوە بەهێزە شاراوەکەی ناوی دەزانین، ئەمە لە حاڵێکدا کە کەس ئەم هێزەی ناو ئەوی نەبینیوە، وەلێ بێجگە لەو ساویلکانەی کە ئینکاری ئەو شتانە دەکەن کە نایان بینن، کەس نەکۆڵی لەم هێزەی ناو ئەو نەکردووە. ئەو یاسای پاڵنان و چێشکردنەش کە هەمووان قبوڵیان کردووە و هەر لە گەردیلەکانەوە هەتا گەلەستێرەکانی گرتووەتەوە نمونەیەکی ترە. لە سایەی ئەم یاسایەدایە کە ڕێکوپێکی و هاوسەنجی لە گەردووندا بەرقەرارە. داخۆ دەکرێت تەنها بە بیانووی ئەوەی کە خودی یاساکە نابینین نکۆڵی لە بوونی ئەم یاسایە بکەین کە ئەنجامەکەی بە چاوی خۆمان دەبینین. دەکرێت چەندەها نمونەی تریش بهێنینەوە، بەڵام لە ئەنجامدا شتان و ڕووداوەکان تەنها پێمان دەڵێن هاوڕێ تۆ لە ئێمە هەڵنووتیویت، ئێمە تەنها پەردەیەکی ڕەنگە و ڕەنجین و ئەو فەرمانانە جێبەجێ دەکەین کە پێمان دەدرێت. چەند چاودێرێک هەن بەسەر ئێمەوە، ئەوانیش ناویان ڕۆح و فریشتەیە. ئێمە وەکو چەند لق و پۆپێک دەبینن کە دەرپەڕیونەتە جیهانی ئێوەوە، بەڵام لە ڕاستیدا بوون و هێزی ڕاستەقینە هی فریشتەکانە، ئەوەی کە لەوانیشدا دەبیندرێت هی خوایە. بەڵێ لە یادتان نەچێت لە گەردوونی بچووکدا کە مرۆڤە ڕۆح فەرمانڕەوایە و لە مرۆڤی مەزنیشدا کە گەردوونە فریشتەکان باڵا دەستن. 5. سەرانسەری گەردوون بۆ بوونەوەرە خاوەن ژیان و شعورەکان ئامادەکراوە. ماددە خزمەتی ژیان دەکات نەک بە پێچەوانەوە، کاتێک دانەدانە لە خاک و هەوا و خۆر و باو، پاشان لەو یاسایانە دەکۆڵینەوە کە لە تێگرای گەردووندا دەست بەکارن و اینجا لەو گونجان و ڕێک و پێچیە ڕادەمێنین کە بەرهەمی ئەم یاسایانن. بە ئاشکرا دەبینین هەموو ئەمانە زەمینە بۆ ژیانی زیندەوەران بە تایبەت خاوەن هەست و شعورەکان ئامادە دەکەن. لە گەردووندا ئیسراف بوونی نییە. ئەگەر ئەم بارودۆخە بە ژیان کۆتایی نەهاتایە، دەتوانرا هەموو ئەم مەسرەفە زۆر و زەبەندانە بە بێمانە و زیادەڕەوی لە قەڵم بدرێن، چونکە بەبێ ژیان هیچ مانایەک بۆ تایبەتمەندیەکانی وجود و هیچ بوونەوەرێک نەدەمایەوە. ئەگەر تەنها ژیان هەبوایە و شعور نەبوایە، ئەوە دیسان هەموو شتێک بێڕەنگ و تاریک دەبوو. کەواتە سەرانسەری گەردوون هەم بۆ ژیان و هەم بۆ خاوەن هەست و شعورەکان ئامادەکراوە. و مادام ئەم دنیای ئێمە سەر ڕای بچووکیەکەی لێوان لێوە لە بوونەوەرانی خاوەن هەست و شعور، بێگومان ئەستێرەکانیش کە هەزاران جار لە گۆی زەوی گەورەترن، بە گوێرەی هەلومەرجەکانیان بڕن لە بوونەوەرانی خاوەن هەست و شعوری وە کە بگونجێن لەگەڵیاندا. ئەو بوونەوەرانەش فریشتە و جنۆکە و ڕۆحانیەکانن.